بەڵێ لەم بانگەشەیە کە بۆ خولی شەشەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکرێت بەشێک لەلایەنەکان هێرش دەکەنە سەر هەولێر بە ناوزڕاندن و بەکارهێنانی وشەی زبر و ڕق خەریکن بنەما کللتوری و ئاینەکانیش دەبەنە ژێر پرسیارەوە بەڵام ئایا لە ڕوانگایانی ئیسلامە و مەڕێگە پێدراوە بۆچی هیچ بنەمایەکی نیشتیبانی و نەتەوەیی لایە و لایەنانە پارێزراون من زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر بەشیر حەداد سەرۆکی بۆردی باڵای و تاریایانی لە وەزارەتی ئۆقاف لێرە لەگەڵما دکتۆر زۆر بەخێر بێین. بۆچی هەندێک لایەن هێرش دەکەنە سەر هەولێر ناوزڕاندنی هەولێر لەسەر چ بنەمایەکە ما خزمەت بە یەکڕێزینەوە ماڵی کورد دەکات؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ جەنابتان. بەڕاستی ئەم کارانە کە ڕۆژانە دەبینین لەو سەر و بەندەی هەڵمەتی هەڵبژاردنەکاندا بەکارهێنانی زمانی زبر بەکارهێنانی ئسلوب و وشەی نەشیا و بەرامبەر بە یەکدی بەرامبەر بە شارەکان بەرامبەر بە خەڵکی ئەمە شێوازێکی ناشایستەیە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی ئاینیەوە. هەڵبژاردن پرۆسەیەکە کە ئەگە پرۆسەیەکی دیموکراسی ناونرابی ئەمڕۆ بەڵام پرۆسەیەکی کە لە دیندا لە ئایندا ڕێگە پێدراوە بۆ ئەوەی کە خەڵک بۆ خۆی دەسەڵاتێک هەڵبژێرێ بۆ ڕێخستنی کاروبارەکانیان بۆیە لە ئایندا دەتوانین بڵین هەڵبژاردن هەم مافە و هەم ئەرکیشە ئەو ماف و ئەرکە پێویستە بە شێوەیەکی ڕاست و دروست بەڕێوە بچێ بۆیە یەکتر شکاندن ناوهێنانی یەکتر بەکارهێنانی زمانی زبر ئەمە لە هیچ کاتێکدا ئەمە شیاو نییە و ڕێگە پێدراو نییە بە تایبەتی لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆدا ئێمە ئەمڕۆ لە کوردستان زیاتر پێویستیمان بە قوڵکردنەوەی کللتوری پێکەوە ژیان و بڵاوکردنەوەی ئاشتی کۆمەڵایەتی و ئاشتی نێوان خەڵک و لایەنەکان بەڕاستی ئەمڕۆ ئەو هێرشانەی کە بەتایبەت دەکرێتە سەر شاری هەولێر ئەمە شتێکی زۆر ناڕەوانەوە نائینسافانەیە لەبەرەوەی شاری هەولێر شارێکە سمبولی پێکەوە ژیان و سمبولی ئاشتی و سمبولی دەرگاکردنەوەی بۆ هەموو خەڵکی یعنی هەموو خەڵکی با بڵێن کوردستان و دەرەوەی کوردستانیش لە هەولێر جێی خۆی دۆزیتەوە. کەواتەم جۆرە بانگەشانە سرجم ئەو نمایەنەی کاینی ئیسلام دەڵێت پەیڕەو بکرێت و بنەمایەکی ئاشتیانە و پێکەوە ژیانە دەباتە ژێر پرسیارەوە کاتمە ناچێت چوارچێوەی دژایەتیکردنی ئەم بنەمایەنیانەوە بێگومان ئەمانە لە ئایندا وکوتبڕەت کراوەتەوە و بە شێوەیەکی ئاینی ناکری ئەمانە بەکاربێن و خەڵکی کوردستان وەکوجانتان دەزانن زۆربەی هەرە زۆری لە 95 زیاتری مسلمانە بۆیە ئەم شتە قبول ناکەوە ئەم شتە ئەگەر یعنی ئەوان ئەو لایەنە سیاسیانە وا بزانن کە ئەمە شێوەیەکی ئەرێنیە بۆ خۆیان دەتوان دڵی خەڵکی پێڕابکەشتن بەڵام نا لە پێچەوانەیە خەڵک زویر دەکا و ئەمە لەوانەیە نەتیجەیەکی عەکسیان بۆ دێنێتەوە. بەکارهێنانی ئەم شێوازە لەم هەڵبژاردنەدا ئەگەر ئەو لایەنانە بتوانن بەو زمانە زبرە بەو ناڕێکیە بەو شێواز بەکارهێنانی ئسلوبی نەشیاو ئەگەر بشتوانن چەند هەزار دەنجێک بۆ خۆیان زیاد بکەن بەڵام لەلایەکی دیکەوە زیانێکی زۆر لە ئاشتی کۆمەڵایەتی و لەو خەڵکە دەدەن ئەم خەڵکە ئەمڕۆ پێویستی بەوەیە کە بەڕاحەتی بژێ پێویستی بەوەیە کە لەو هەموو ماندووبوونە بەحەسێتەوە ئەو هەموو بەڵێنانەی کە پێی دەدرێت بەڵێنەکان زۆی خۆ بگرێتەوە یعنی ئەمانە ئەم لایەنانە کە ئەم شێوازە بەرامبەر یەکدی بەکاردێنن نازانن بەیانی لە بۆ پێکەدانی حکوومەت پێکەوە دادیشتنەوە سەر یەک مێز پێکەوە گفتوگۆ دەکەن پێکەوانە دانوستان دەکەن بە چ زمانێک بە چ ئسلوبێک بە چ شێوازێک ئەمانە دادنیشتن ئەم کارانە دەکەن لەبەر ئەوە بە هیچ شێوەیەک ئەمە قبول کراو نییە و ئێمە لە بۆردی باڵای وتا لە وەزارەتی ئەوقاف لەو هەفتانەدا لەو چەند هەفتەی ڕابردوودا و داهاتوشدا لە وتارەکان جەخت کراوەتەوە سەر قوڵکردنەوەی ئاشتی کۆمەڵایەتی سەر قوڵکردنەوەی پاراستنی ئاسایشی کۆمەلگا و تێکنەدانی ئاسایش و تێکنەدانی ئەو پەیوەندی جوانەی کە ناو پێکاتەکانی کوردستان باشە کەواتەمە زەرمەندی سەرەکی لەم جۆرە ڕەفتارانە خەڵکەکە دەبن ئەوان باجی ئەم جۆرە بانگەشە و بەکارهێنانی زمانە خەڵکەکە نابن خەڵکەکە یعنی زویر دەبێت خەڵکەکە زیاتر متەئەسیر دەبێت بەڵام زەرمەندی یەکەم ئەو لایەنانە خۆیانن کە ئەم شێوازە بەکاردەهێنن لەبەر ئەوەی ئەو متمانە و مستاقیەتی کە لای خەڵکی هەیەە نامێنێ لەبەری خەڵک دەبینی و خەڵک دامینێتی خەڵک متمانە بەو جۆرە لایەنانە خەڵک متمانە بەو جۆرە لایەنانە ناکا لەبەر ئەوەی بەکارهێنانی ئەم شێوە زمانانە ئەم هاتوو هاوارانە ئەمە نیشانەی لاوازیە
نیشانەی نەبوونی هیچ لە هەکبەدایە دەنا ئەوەی کە بەرنامەی شتێر و تەسەلی هەبێ ئەوەی کە بەرنامەی خزمەتگوزاری و ئاوادانکردنەوەی هەبێ زۆر بەهێمنانە ئەوەی کە شتی پێەیە زۆر بەهێمنانە دەتوانێت قسەی خۆی بکە و بەرنامەی خۆی پێکەش بکە بەڵام ئەوەی بە شێوازی زبر و نەشیا و ڕوژاندنی بەعزی شت ئەمە دیارە نیشانەی لاوازیتیان و مصداقیەت و متمانەی خۆی ناو جەماوەران بەڵێ دکتۆر لایەنی پیرۆزی ئیسلام دەباس لەوە دەکات ئەوەی کە خاک و وڵات و نیشتمانەکەی خۆشنەوەی ئاینەکەشی خۆش ناوێت هەندێک لایەن داوای ڕوخاندن و تێکدان و لەناوبردن و لاوازکردنی قەوارەی هەرێمی کوردستان دەدەن ئەمە چۆن دەخوێننەوە یعنی من نازانم لە هەموو وڵاتانی دنیا ئەوەی کە بەرنامەی خۆی پێشکەش دەکات لەو کاتانەدا بەرنامەی ئاوادانیە بەرنامەی خزمەتگوزاریە بەرنامەی وا دەکەم وا دروست دەکەم و ئاوادان دەکەم ینی خەڵک وا دڵخۆش دەکەم بەڵام لای ئێمە دەیڕۆخێنم تێکی دەدەم واری دەکەم ناچی دەکەم لە جاتی ئەوەی کە بنیاتنان بێ ڕوخاندنە ئەم خەڵکە بەڕاستی لەو چەند ساڵی ڕابردوو ماندوو بووە لەو جۆرە خیتابانە لەم جۆرە گوتارە سیاسیانە ئەم جۆرە گوتارە سیاسیانە کاتی بەسەر تێپەڕیەوە ئەمڕۆ پێوی خەڵکەکەی ئێمە پێویستی بۆ پێدانی هیوایە پێویستی بەوەیەکەوە تۆ دڵی خۆشکەی پێویستی بەوەیە کە تۆ ئارەقەکەی بسڕیەوە پێویستی بەوەی ئەو بارە قورسەی لەسەر شانی ڕۆژانە هەیە ئەمە لەسەری لابە هیواچی بدەیە هیواچی بدەیە ناتوانن ئەوانە ناتوانن بە هیچ شێوەیەک بڕوخێنن یان تێکی بدەن لەبەر ئەوەی ئەم ئاوادانی ڕێگ و ڕیشەی خۆی داکوتاوە بابێم بڵێم پێکەوە زیاتر ئاوادانتر دەکەینەوە بابێم پێکەوە دروستی دەکەین ئەو کەم و کوڕیانە هەیە تا ئێستا پێکەوە لای دەبین ئەم پێکەوەیە ئەمڕۆ ئێمە پێویستیمان پێیەتی ملەتی ئێمە و لە هەرێمی کوردستان ئەمڕۆ پێویستی لەبەر ئەوەی دەور و بەرمان و ناو خۆشمان هەمووی هەر نەیارە ئەو پیلان و پلانانەی دژی هەرێمەکەماندا دەڕێژرێ کەم نین ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکرێت بۆیە پێویست دەکە ئێمە لە نێو خۆماندا ئەم جەبهەی نێو خۆمان نێو ماڵی خۆمان ڕێخێنەوە پێکەوە بێن ئەگەر لە حکومڕانی چەند ساڵی ڕابردوشمان کەم و کوڕی هەبوو بێ ئەم کەم و کوڕیانە وەرن پێکەوە بە چاچیکەین و ئازاریکەینەوە بە تایبەتی ئەو لایەنانە بەشدار بوون لە حکومڕانیەکە یعنی ئەگەر دەڕوخێنن چی دەڕوخێن ئەوەی کە بۆ خۆیان دروستیان کردووە دەڕوخێنن بۆیە لە جاتی دەیڕۆخێنن بە بڵێن پێکەوە ئاوادانی دەکەینەوە پێکەوە دروستی دەکەینەوە وە کەم و کوڕیەکان نایەڵی باشە کەواتە بە دروشمدان دژ بە هەولێر بە ئامانجگرتنی هەولێر بە ئامانجگرتنی بنەمانی نیشتیمانی و نەتەوەیەکان و دژایەتی کردنی بڵین پارتی دموکراتی کوردستان دەنگ کۆت دەکرێتەوە من یەکشت لێرە باز دەکەم ینی خەڵکی هەولێر خەڵکێکی زۆر هەستیارە خەڵکێکی زۆر ناسکە هەست ناسکە باوەڕ بکەن ئەم خەڵکە بەو شتانە باوەڕ ناکە خەڵکی هەولێر وەکو گوتم باوەشی خۆی کردوێتەوە بۆ هەموو کوردستانیەکان و بۆ دەروی کوردستان بۆ خەڵکی غەیرە کورد بۆ خەڵکی غەیرە عێراقی باوەشی خۆی کردوێتەوە ئەمە وەناکە ئەم خەڵکە فری ناخوا ئەم خەڵکی هەولێر دەزانی چێ ئاوادانی دەکات و چێ دەیڕۆخێنێ دەزانی چێ تا ئێستا شانی بۆ داوەتە بەر ئیشەکان و چێش تەنها بە قسەی زبر و بە شێوەی شاندن باسی لێ کردەوە لەبەر ئەوە ئەم خەڵکە زوێر بکرێت ئەم خەڵکە لەوە زیاتر عاجز بکرێت بۆ خۆیان زرە دەکەن باشە کەواتە لە ئەرکی کێیە کە ئەم هۆشیاریە لە لای خەڵک بڵاو کاتەوە لە وتاری مامۆستایانی ئاینی بە تایبەتی چۆن ڕەنگی داوەتەوە ئەرچی هەموو لایەکمانە ئەرچی ڕاگەیاندنە ئەرچی مامۆستایانی ئاینیە ئەرچی کۆمەڵگەی مەدەنیە ئەرچی مامۆستایانە لە قوتابخانە و پەیمانگە و زانکۆکان بە تایبەتی گەر بێت و باسی مزگەوت بکەین مامۆستایانی ئاینی درێغیان نەکردەوە ئەوکو باسم کرد لەم چەند وتاری ڕابردوو باسی تۆکمەکردنی ئاشتی کۆمەڵایەتی بووە تێکنەدانی ئاشتی کۆمەڵایەتی بووە باسی ئەوە بووە چۆن ئاسایشی نێو ماڵی خۆمان دەپارێزین چۆن وا دەکەین وەکو ئەو دوعای پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام کە دەفەرمێ رەبی اجعل هذا بەلەدە ئامینە خوایە ئەم وڵاتە و شاری من ئاوادان کە و ئاسایشی تێدە بەرقەرار بکە یان ئەگەر پێغەمبەران ئەوە دوعایان بوو بێ بۆ ئێمە ئەمڕۆ بە دوعا و بەکارکردن و بە بڵاوکردنەوەی وشیاری ئەوە بڵاو نەکەینەوە لاو خەڵکی لە ڕێگەی دەنگدانەکانتانەوە بە ئاشتی و ئارامی وڵاتەکەمان بپارێزین و ئاشتی کۆمەڵایەتی نێو خەڵکیش دیسان بپارێزین و پێکاتە کۆمەڵایەتەکان تێک نەدەین و پەیوەندی نێوان شارەکان نێوان خەڵکی نێوان هەموو لایەنەکان بە شێوەیەکی دروست بنیات بنینەوە. بەڵێ بەڕێز دکتۆر بەشیر حەداد سەرۆکی بۆردی باڵای وتاری ئاینی لە وەزارەتی ئەوقاف زۆر سپاس لەگەڵ کوردستان. سپاس بۆ جەنابی شتار. سپاس.